دیارە پرۆسی پەروەردە هەواڵەکانی باش نییە بەڕاستی جێگەی نیگەرانە جێگەی ئازارمان هەیە بۆ داخستنی قوتابخانەکان و ئەم بریارە بریارێکی ئیجباریە ناچارەیە کە حکوومەت هێرێمی کوردستان وزاتی پەروەردە یان لژنەی باڵای بەنەبوونەوەی کۆرۆنە دایەتێک بە داخستنی قوتابخانەکان لە بەرۆ ڕێژەی توشبووان زۆر ڕۆژ بە ڕۆژ بەرزە بێتەوە و توشبووان لە عێراق بەگشتی و لە کوردستان بە تایبەتی و ڕێژەی مردنیش بەس بووەتەوە ئەمە مەترسێکی پەیدا کردە لەسەر ژیانی خەڵک دیارە ئەوەی من پێشببینی دەکەین دەرگای قوتابخانەکان تا بۆ ماوەیەکی کتر بە داخراوی دەمێنێتەوە و بەڕاستی هیچ بەدیلەکیش لەوە زیاتر لە خوێندنی ئەلکترۆنی نییەوە تا ئێستا بریاری خوێندنی ئەلکترۆنیش دەدراوە و ئێمە داواکەین لە حکوومەت یان وزاتی پەروەردە هەشت بریارێکەدا بەڵام گرنگ ئەوە تا پەیوەندی لە نێوان مامۆستا و قوتابی خوێندکاری بەردەوام بێ بە هەر شێوەیەک بێت بۆ ئەوە منداڵماندا نەبڕێت لە خوێندن و لە ناوەندەکانی خوێندن بەڕاستی ئەو حادیسە ڕووداوێکی یامڵین ئەو ڕوودا و ڕووداوێکی دڵتەزیێن بوو ناخۆش بوو پێش ئەوەیشە ڕووداوی کوشتنی مامۆستامان بوو شەید بوونی مامۆستا لە شاری کۆیە مامۆستایەکمان بەدەست دەستگا ئەمنیەکان شەهید کرا لە شاری کۆیە پێش لێدانەکە بەڕاستی ئەوش کاری ساتێکی گەورا بوو ئەو مامۆستا کە ڕووە کاتە شەقام ڕۆکاتە سەرجادە بۆ مافی خەڵک مافی مامۆستاکانی خۆیەکە بەڵام زۆر جار هەیە بەداخەوە تونتیجی دروستەوەی لە نێوان هەردوو لاوە ئەوە عاقبەکەی بینی بەڕاستی ئەوە جێگەی نیگەرانە و جێگەی ئەسفە و ئێمە لە کاتی خۆی بەڕاستی بەیاننامەی خۆمان دەرکرد و قسەی خۆمەمان کرد لە ڕاگەیەندەکانەوە ناڕازی خۆمەمان دەربڕی لەسەر ئەو کارێکی شیاو نەبوو بەرامبەر بە مامۆستا کرا و باجیشی درا لەلایەنی ئەو کەسانەکە ئەو شایانی شەکرد و بە ئاسانی تێنەپەڕی بەڵام زۆر جاریشەیە کارەکان لە ڕێگەی کۆمەڵایەتی چارەسەر دەکرێت بەڕاستی ئەوە دی ئینی ئەمەیتیان نامێنێت دەوری ڕۆلی ئەمەتیان نامێنێت